ئەمانە منداڵی ئەو ژنە تورکمانەی دانیشتووی شارۆچکەی قەرەتەپەی پارێزگای دیالەن کە دایکیان بە سکێک 6 منداڵی بوو، بەڵام دواتر یەکێک لە منداڵەکان بەهۆی خراپی باری تەندروستیەوە گیانی لەدەستدا و 5 منداڵەکەی تر ماون و باری تەندروستیان جێگیرە. عیماد ئیبراهیمی باوکی منداڵەکان کوڕ و کچێکی تری هەیە، بەڵام هاوسەرەکەی کە بە یەک سک 5 منداڵی بوو کردیە باوکی 7 منداڵ. أول ما سوينا سونار طلع 3 أطفال. یەکەم جار کە سۆنەرمان کرد 3 منداڵ دەرکەوتن، وتی منداڵی تر هەن بەڵام ئێستا ناتوانم بڵێم 5 منداڵن یان 6. بڕۆ و پاشمانگێکی تر وەرەوە. ئەو کاتە منداڵەکان لە سکیدایکیانە گەورەتر دەبن و دیار دەبن. مانگی دوایی ڕۆیشتینەوە بۆ لای دکتۆرەکە، هاوسەرەکەم لەگەڵ کچی مامم هاتنە دەرەوە، بانگی منیان کرد و پیان وتم عیماد سڵاوات لە دیاری پێغەمبەر بدا، هاوسەرەکەت 5 منداڵی لە سکدایە. بۆ من ئەوە شتێکی چاوەڕوان نەکراو بوو. عیمادی باوکی منداڵەکان فەرمانبەرە و باری دارایی زۆر باش نییە، بۆیە سەرەتا کاتێک منداڵەکانی لەدایک بوون لە نێو سندوقی تەماتەدا دایدەنان، بەڵام دواتر خەڵک کۆمەکی کرد، بۆیە بەخێوکردنی منداڵەکانی تا ڕادەیەک ئاسانتر بوو. 5 منداڵەکە کە دوانیان کوڕ و سیانەکەی تریان کچن لەلایەن باوکو دایکیانەوە ناویان نووسراوە و خراوەتە سەر سنگیان، چونکە بە پێی وتەی خۆیان ناوەکانیان لێ تێک دەچوێ. قلت لك أنا موظف إدارة المي. من فەرمانبەرم لە فەرمانگەی ئاو، دەڵێن موچەکە چەندە؟ دەڵێم 350,000 دینارە. وتیان ئایا چۆن بەشت دەکات؟ وتم چارەسەر ئەوەیە دەست بە خەرجەکانەوە بگرم و شکر بۆ خوا دوکانێکیشم هەیە، ئینشەڵڵا گوزەران بەڕێ دەکەین. موچەکەم و پارەی دوکان پێکەوە بەشیان دەکات. پێشتر منداڵەکان 5 ڕۆژ جارێک قوتویەک شیریان دەخوارد، بەڵام ئێستا ماشەڵڵا ڕۆژانە منداڵەکان قوتویەک شیر دەخۆن و ڕۆژ لە دوای ڕۆژیش زیاتر دەخۆن. هەروەها هەتا گەورەتریش بن حەفازەی زیاتریان پێویستە. شکر بۆ خوا هەرێم هاوکاریمان دەکات و درێغیان بەرامبەرمان نەکردووە، هەر بۆیە من زۆر سوپاسی هەرێم دەکەم. ئەو 6 منداڵی کە بە یەک سک لەدایک بوون لەسەر ئاستی هەرێم دەنگدانەوەیەکی گەورەی دروست کردووە، بۆیە ژمارەیەکی زۆر خێرخواز بە پارە و کڕینی جلوبەرگی منداڵان هاوکاریان کردوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.